ئەمڕۆ لەسەر ئاستی مرۆڤایەتی ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژی ڕاگەیاندنی دادگای نێودەوڵەتی بۆ تاوانە نێودەوڵەتەکان و واژۆکردنی ئەو ڕێککەوتنامەی ڕۆما لەلایەن بەشێک لە وڵاتانەی کە لە ماوەی ئەم چەند ساڵە کە دادگاکە ڕاگەیەندراوە کە لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆ ڕاگەیەندراوە بۆ ئەو میلەتانەی کە ڕوبەڕووی تاوانی گەورەی نێودەوڵەتی وەکو جینۆساید و ڕاگواستن و کۆمەڵکوژی بوونەتەوە کەلکی زۆریان لەم دادگایە بینیوە. مخابن ئێمەی گەلی کورد کە زۆرترین تاوانی گەورەی وەکو جینۆساید، ئەنفال، چیمیاباران، ڕاگواستن کە هەموو ڕەگەزەکانی جینۆساید لەو تاوانەدا هەن کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بۆتەوە، بەداخەوە عێراق نەچۆتە ژێرباری ئەوەی واژۆی ڕێکەوتنامەی ڕۆما بکە بۆی ئێمەی قوربانیانی تاوانە نێودەوڵەتەکان پەنا بۆ دادگایەکی وەکو دادگای ڕۆما ببین. ئێمە ڕێکخراوەکانی چالاک لە بواری جینۆساید و ئەنفال ساڵانە داواکاری خۆمان بۆی کە عێراق ناچار بکەین ڕێکەوتنامەی ڕۆما واژوو بکات لە ڕێگای چالاکی مەدەنی چالاکی جۆرە و جۆرەوە ئەنجام دەدەین. یەکێک لەو چالاکیانە ئەوەیە کە ئێمە لە ڕێگای گردبوونەوەەوە جەخت لەو پەیامەی خۆمان دەکەینەوە کە 17 ساڵە بە بەردەوامی لە ساڕۆژی واژۆکردنی ڕێکەوتنامەی ڕۆما و ساڕۆژی دادپەروەری و ڕاگەیاندنی دادگای نێودەوڵەتی جەختی لێ دەکەینەوە کۆڵیش نادەین و بەردەوامیش دەبین تا ئەو ڕۆژەی عێراق ناچار دەکرێت ڕێکەوتنامەی ڕۆما واژوو بکە. بەیاننامەی ئەو ساڵیشمانی ڕێکخراوەکان لایەن هاوڕێ نەهرۆ دەخیندرێتەوە. بە سوپاسەوە بافەرموو. لە یادی 24 ساڵەی ڕۆژی دادپەروەری جیهانیدا پەیماننامەی ڕۆماکە 24 ساڵ لەمەوە پێش و لە 7 ساڵی 1998 بڕیاری لەسەر دراوە تا ئێستا چەندین جار هەموار کراوەتەوە 20 ساڵ لەمەوە پێش و لە یۆلۆی 2002ەوە دەستی بەکار کردووە و 123 دەوڵەت پەسەندی پەیماننامەکە و دادگاکەیان کردووە و هەنووکە ئەندامن تایدا. هەروەها 139 وڵات واژۆیان لەسەر کردووە. عێراق لە بەرواری 15 دوای 2005 بەو ڕێکەوتنامەیەوە پەیوەست بووە، بەڵام بێ هیچ ڕوونکردنەوەیەک دوای 2 هەفتە پاشەکشەی لێکردووە. 20 ساڵە ئەم دادگایە بە هەموو کەم و کوڕیەکان و ئەو ڕخنانەی کە لێی گوتراوە و گیراوە بۆتە بربەستێک تا ڕادەیەک هەست پێکراو لە بەردەم ئەنجامدانی تاوانە زەقەکان و تا ڕادەیەک کەمکردنەوەیە. ئێمە زیاتر لە 17 ساڵە بێ پسانەوە کار بۆ بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی دەکەین. لە یادی 24 ساڵەی بڕیاری پێکەنانی دادگاکە و 20 ساڵەی دەست بەکاربوونی ئەو دادگایە و ڕۆژی دادپەروەری جیهانی وەک گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە لە هەموو گەلانی دیکە زیاتر پێویستیمان بە دادگایەکی جیهانی وا هەیە و لەم ڕوانگەیەوە داواکاری. حکوومەتی هەرێمی کوردستان فشار بخاتە سەر حکوومەتی ناوەند بۆ ئەوەی پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و ببێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی بۆ ئەوەی نیازپاچی خۆی لە ڕێگەی بە ئەندامبوونیەوە لە دادگاکە بۆ پێکهاتەکانی ئەم وڵاتەی مەڵبەندی جینۆساید ڕابگەێنێت و کە دژ بە دووبارە بوونەوەی تاوانەکانی ڕابردوو کە بەسەر گەلەکەمان داهاتووە وەک هەڵەبجە، ئەنفال، بارزانی، فەیلی، تعریب، قەڵاتزێ، مووسڵ، شەنگار، سمێڵ، پردێ، دووز و پەڵکانە و شەبەک و کاکەی و تا دوایی. داوا لە دەسەڵاتدارانی کورد دەکەین داواکاری بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی بکەنە یەک لە داواکاریەکانی خەڵکی کوردستان لە دانوستانەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا لەگەڵ لایەنە عێراقیەکان و سازشی لەسەر نەکەن. داواکارین لە حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی کورد لە ڕۆژئاوای کوردستان هاوکاری دادگای تاوانی نێودەوڵەتی بکەن لە دانی زانیاری لەسەر ئەو چەکدارانەی داعش کە ناسنامەی وڵاتانی ئەندامیان هەیە. هەروەها دیلەکانی جەنگ ئەوانەی هەمان پێناسەیان هەیە بە تایبەت بڕیار بەدەستانیان تەسلیم بە دادگای ناوبراو بکەن بۆ بە دادگاییکردنیان. مخابن لەم ڕۆوە هیچ دەست پێشخەری و هاوکاریەک نەبیندراوە
ئەمەش جێگەی ڕەخنە و نیگەرانیە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو تۆمەتبارانەی هاوڵاتی کوردستان و تاوانی گەورەی نێونەتەوەییان ئەنجام داوە یان بەشداریان تێدا کردووە دادگایی بکات و ناویان بداتە پۆلیسی ئینتەرپۆل بۆ دەستگیرکردنی هەڵاتوەکانیان نمونەی 258 تۆمەتباری ئەنفال. حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە هیچ کەسێک نەکات لە هەرێمی کوردستان کە لەلایەن دادگای تاوانی نێودەوڵەتیەوە بانکراو بێت، لە کاتی سەردانیکردنیان دەستگیریان بکات و تەسلیم بە دادگای ناوبراویان بکات. هەرێمی کوردستان نابێت پێشوازی لە هیچ کەسێک بکات کە تاوانە مەزنەکانیان ئەنجام دابێت یان هاوبەشیان کردبێت یان هانیان دابێت یاخود بانگەشەی بۆ بکات سەر بەچنەتەوە وڵاتێک بن و هەر پۆستێکیشی هەبێت. لەم پەیوەندە پشکنینی وردە لەگەڵ پەنابەران بکرێت. بە پێی ڕاگەیانەکان کوردستان بۆتە پەناگەی تاوانبارانی تاوانە مەزنەکانی ڕژێمی ڕووخاوی پێشووی عێراقی، ئەمەش بەشداریکردنە لە تاوان. هەر کەس و لایەنێک لە کوردستانەوە ڕێکلام بۆ داعش و بیری داعش بکات پێویستە بە تاوانی هاوکاریکردنی تیرۆر و هاوبەشی لە جینۆساید دادگایی بکرێت لە هەر پێگە و جێگە و ڕێگایەکدا بێت. نوێنەرانی کورد و دیموکراسی خوازان لە حکوومەتی ناوەند و پەرلەمانی عێراق پێشوازی لە هیچ داواکراوێکی دادگای تاوانی نێودەوڵەتی نەکەن یاخود سەردانی وڵاتەکانیان نەکەن بە بەهانەی پەیوەندی دبلۆماسیەوە. هەر کەس و لایەنێک نکۆڵی لە جینۆسایدی ئێزیدی و کریستان و پێکاتەکانی دیکە بکات یاخود قوربانیانیان بە شەهید نەزانێت پێویستە سزا بدرێت. ئینکارکردنی تاوانەکانی جینۆساید وەک تاوان سەیر بکرێت لە هەرێمی کوردستان و پێویستە بە پەلەی یاسای تایبەتی بۆ دەربچێت. پێویستە ستایشکردن و پیاهەڵدانی هەموو ئەوانەی بەشداری و هاوکاری تاوانی جینۆسایدیان کردووە قەدەغە بکرێت و جوڵەی سیاسیان یاساغ بکرێت. پێویستە هەمووان کار بکەین بۆ دۆزینەوەی بڕیار بەدەستان و تاوانبارانی داعش و گروپە تیرۆریستەکان لە وڵاتەکانیان سکاڵایان لەسەر تۆمار بکەین یاخود ناوەکانیان و شوێنی ژیانیان بدەینە دادگای تاوانی نێودەوڵەتی و ڕێکخراوە جیهانیەکان و پۆلیسی تاوانی جەنجی وڵاتان و هاوکاری ئەو ناوەندانە بکەین لە هەوڵی دۆزینەوە و بە دادگایی گەیاندنیە. تۆڕی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی